بینەرانی عزیزی بەرنامەی ڕەداوە مێژوو سڵاوتان لەبێت. لە ئەڵقەی دووەمی دیدارەکەمان دێنە وڵاتان بۆ تەواوکردنی تەوەرە و گفتوگۆ و باس و خواست لە سەر بەشداری سیاسی لە شۆڕشی ئەیلول و ئەو وێزگە سیاسیانەی کە بەڕێز موحسین زەیی سیاسەتمەدار و نوێنەری پێشووی بارزانی بەشداری هەبوو. لە ئەڵقەی دووەمی ئەم بەرنامەیەدا قسە لەسەر پاشگەڕانەوەی مەلا مستەفای بارزانی لە سۆڤێت و پێشوازی لێکردنی لەلایەن زەعیم عەبدولکەریم قاسم و لە پاشدا تێکچوونی پەیوەندیەکانی نێوان قاسم و بارزانی و هەروەها هەڵایسانی شۆڕشی ئەیلول و هەروەها قسەکردن لەسەر دەستکەوتە گرنگەکانی ڕێکەوتنامەی 11 ئازاری ساڵی 1970 و چەند تەوەرێکی دیکەی پەیوەست بەو بابەتە درێژە بە گفتوگۆ دەدەین لەگەڵ بەڕێز کاک موحسین زەیی. کاک موحسین جان، دووبارە بەخێر بێت بۆ بەرنامەکە، خۆشحاڵ بووین بە ئامادەبوونت. دووبارە منیش سپاسان دەکەم، بەخێر بێنەوە سەر چاو. لە ئەڵقەی یەکەمی دیدارەکە باسمان لەوە کرد کە لە 21 سی 1959 لە بەغدا ئاهەنگێک بۆ نەورۆز ئەگیرێت. لەم ئاهەنگەیە مەلا مستەفای بارزانی ئامادە نابێت. هۆکاری ئامادەنەبوونی بارزانی بۆچی ئەگەڕێتەوە؟ من ئاگادار نیم لەوە کە بۆچی نهاتوو. ممکنە تۆزێ ناڕازیبوونی هەبوو لە سەرکردایەتی ئەو وەختی پارتی، لەبەرەوە نهاتوو بۆچینی و خۆم من، بەڵام ئاگادار نیم لە درێژی هۆی نەهاتنی ڕاستی چی بوو. باشە، سەرەتا تۆ لە بەرگی دووهەمی وێزگەکانی ژیان لە یەکێک لە کتێبەکاندا ئاماژە بۆ کردووە کە مەلا مستەفای بارزانی یەکێک لە دۆست و پشتیوانی عەبدولکەریم قاسم بوو، بە تایبەت کاتێک کە لە پاش 12 ساڵ لە ئاوارەی لە سۆڤێت دەگەڕێتەوە قاسم پێشوازیەکی گەرمی لێکە. بەڵام ئەم دۆستایەتیە درێژە ناخایەنێ و نێوانی قاسم و بارزانی تێکەچێت. بەدەر لەو هۆکاری پێشوو کە باسمان کرد، بەدەر لە بەهێزبوونی حیزبی شوێعی و قسەکردنی ئەوان لەلایەن قاسمەوە سەبارەت بە پارتی، چ هۆکارێک وای کرد کە نێوان قازی و ببوورە قاسم و بارزانی تێک بچێت؟ پێشەوە ئەمە ڕوونی بکەمەوە کە بارزانی وەکو من ناسی بم، مرۆڤێکی زۆر بێفیز و زۆر حەزی نەدەکرد کە ناوی بە دیار بخن، حەزی نەدەکرد کە پێیدا هەر برێن و حتا پێی ناخۆش کە بچێتە شوێنەکە بینی ڕەسمی ئەویان لە دیواری داوای ڕەسمی ئەویان هەڵگرتووە، ئێنە ئەویان هەڵگرتووە. حەزی نەدەکرد کە خۆی بە دیار بێخێت. بە تایبەتی کە دوای ئەوە هاتەوە کە لە 58 گەڕایەوە لە یەکێتی سۆڤێت، نەیدەویست بە هیچ شکڵێ لە شکڵان لە پێش عەبدولکەریم قاسم نیشان بدرێت کە ئەو شعبیەتی ممکنە زۆرتر بیان شعبیەتیشی تەواوی هەیە. من کە لە 6دا بارزانی گەڕایەوە لاولێرە بووم، ئەو ڕۆژە خەبەریاندا کە ئەمڕۆ بارزانی دەگەڕێتەوە. ئێمە چوون بۆ لەگەڵ کاک ئەحمەدی برام عەینی شەو گەیشتین بۆەوە، وتیان لە وتێل خەیامە، چوون وتێل خەیام چۆل بوو، کەچی لێ نەبوو. ئەمە کە سوالمان کرد گوتیان بەخوا لەبەر قەڵەڵاغی لێگەڵ جێگانەدا وچۆ بۆ ئۆتێل سەمێڕامیس. ڕۆژی دوم چوین بۆ ئۆتێل سەمێڕامیس، خەڵکێکی زۆری لێ بوو، عالەمەکە ینی فریان نەکەوتین کەەوە تەنها بیبینین. دوای ئەوە دوای ڕۆژێ یا دوو ڕۆژ توانیمان لە ئێمە بردە ژوورەکەی خۆی، ژووری خەوتنی خۆی لەگەڵ ئەحمەدی برام و یەک دوانێشتە لە خزمەکان ماوەی نیو سەعاتێک لەگەڵ دانیشتین و خێراتنەوەمان کرد.
لە نهایەتی مانجی ئۆکتۆبەر 1950 هاتە هەولێر. من ئەو کاتە ئەندامی ئەنجومەنی شارەوانی بووم. ئەنجومەنی شارەوانی ئاهەنگێکی چای بۆ کرد دوای نیوەڕۆ لە باخچەی ماڵی مصەرف بڵین پارێزگار کە ئێستا پێیاڵێن. خەڵکیش زۆر کۆبووە لە هەموو توێژەکانی ملەت. پاش نەختێ من ئەوە شێکی سەیرە فەوقەڵعادێ بۆ دەجێڕمەوە. ئەفسەرێکی عەرەب هات نزیکەی 20 سەربازی بەدواوە بوو. ئەفسەرەکە هاتە لای بارزانی سەلامی بۆ کرد، گوتی من ئامیر فەسیلی ئەمانەم هەموو بارزانین ئەم عەسکەرانە وهاتوونە بە خێراتنی تۆ بکەن و سەلام هەموو گەنج بوون، تازە بوون عەسکەر، ئیتر ڕێز بوون. بارزانین چوو یەک تۆقەی لەگەڵکردن یەکێک کە دەیان پرسی دیارە ئەوانە ئەم عەسکەران هەموو یا باوکیان یا برایان کەسێکیان لەگەڵ بارزانی بووە لە سۆڤێت. سواریان دەکرد ئەیگۆ باوکم ماوە، ئەیگۆ کێیە باوکت؟ ئەیگۆ فڵان کەسە ناوی هێنا، ئەیگۆ بڕێ ماوە ژینی هێناوەیە ژین هێناوەیە ئەوەندە منداڵە هەیە. ئەوی ترەی پرسی جوابی هەمویانی داوە تەنها یەکێک سوالی کرد باوکمە، گوتی باوکت شەهید ئیتر منی ئەو وەختە بۆم بڕوومەوە کە بارزانی چەند برتیژە و چەند دووربینە هەمووی ئەناسین و یەک ئینێکردن بە خێراتنەوەی کردن. ئیتر دوای ئەوە چەند جارێ بارزانی بە دیداری گەیشتم. بەڵام بێنەوە سەر سوارەکەی جنابتان کە دەڵێن لەگەڵ عەبدولکەریم قاسمان بەین تێکچ و من لەو باوەڕی نیم کە دەڵێن شیوعیەکان بوونە سەبەب، چونکە ئەو کاتەی نێوان عەبدولکەریم قاسم و وارزانی سارد بوو، شیوعیەکان ئەوەندە تەسیریان نەماوە لەسەر عەبدولکەریم قاسم. ئەی هۆکارەکە چی بوو؟ بەڵکو نێوان ئەوانیش تێکچوو بوو لەگەڵ عەبدولکەریم قاسم و بەعەکسەوە من دەڵێم یعنی ئەو وەختە ڕۆژنامەی خەباتیش دەچوو ئینی لایەنگری شیوعیەکانیە کرد. مەسەڵەن شتێک شیوعیەکان یەکێکە گیرا خەبات دەینووسی ئینتیقادی حکوومەتی دەکرد لەسەر ئەو کردەوانەی کە ئەکرێ بەرامبەر خەڵک. بە ڕێی منەوە هۆی تێکچوونی ئەم ساردبوونی ئەم پەیوەندیانە ئەو ئەفسەرانەی هەندێک لە ئەفسەرەکانی دەوروبەری عەبدولکەریم قاسم بوون، ئەوانە سەر بە بەعس و سەر بە قەومیەکان بوون، بەڵام زۆر نزیک بوون لە عەبدولکەریم قاسم. سکرتێرەکەی لە حیزبی بەعەز بوو، ئەو عەزاوی نازانم چییە. ئەمانە هەوڵیان نەدا کە ئەو خەڵکی لە دەوری عەبدولکەریم لێی نزیکن عەبدولکەریم قاسم دووری بێخنەوە و لەبەر چاوی ملەتا ڕەشی بکەن و بەتەناب بێتەوە طبعاً بە عازی ئەو حەزابن حیزبی بەعەز یا قەومیەکانی کە تیا بوون. بەڕای من ئەوانە سەبەب بوون کە نێوانیان تێک بچێ. مەلا مستەفای بارزانی هەمیشە دژی شیوعیت بوو، ینی لەگەڵ شیوعیت نەبووە. کەچی لە ساڵی 1960 سەردانی مۆسکۆ کات بە مەبەستی پیرۆزبایی لە بەرپرسانی یەکێتی سۆڤێت بۆ شۆڕشی ئۆکتۆبەر. ئایا ئەمە چۆن بوو ئەگەر لە یادما بێتەوە؟ من ناڵێم دژی شیوعیت بوو، بەڵام لەگەڵ شیوعیت نەبووە. لەگەڵ شیوعیت نەبوو و ئەوەندە ساڵە لێ بوو زۆر کەس وای تەوەقع دەکرد کە مەڵەساڵ بێ بە کۆمێنیست، بەڵام تەنها فکری قەومی فکری خزمەتی ملەتی کوردی لە مێشکا بوو. کە چوو بۆ مۆسکۆ من شتێکی تەبیعیە کە 12 ساڵ لەوێ بۆ بانکراوە علاقەی هەبووە لەگەڵ سەرانی سۆڤێت و لەگەڵ کاربەرستان و ئەوانە. هەر لە ساڵی 1960 دوای تێکچوونی نێوان قاسم و بارزانی عەشیرەتەکانی دەوروبەری بارزان
گوشاریان خستبووە سەر شێخ ئەحمەد، ینی بە جۆرە لە جۆرەکان کێشیان بۆ دروستە کرد. ئەو دروستبوونی کێشە ململانەیە لەوان عشیرەتەکانی بەرزان و شێخ ئەحمەدی بەرزانە پەیوەندی بە چیەوە بوو؟ شتێکی کۆنە تەبی لە ئەوانە لە شۆڕشەکانی 43 و 45 بارزان و 33 بارزان 32 33 بارزان ئەوانە هەموو لەگەڵ حکوومەتی ناوەندی بوون، حکوومەتی عێراق بوون و دژی بارزانەکان شەڕیان نەکرد، بەڵێ ئەو ناکۆچی هەرما بوو. ئەنج لە هەرێک دەگەڕان کە حکوومەت پشتگیریان بکە دووبارە بەگژ بارزانەوە بچن. یعنی ئەتوانین بڵێن ساڵی 1960 ئەوەی کەوایە کرد ئەو ململانیانە تۆخکاتەوە حکوومەت هەندێک لە کارەسانی حکوومەت هانیان لە دان و یارمەتیان لە دەرم بۆ ئەوەی کە بەگژ بارزانەکەن بچن. لە دوای گەڕانەوەی تێکچوونی نێوان قاسم و بارزانی ئیدی مەلا مستەفای بارزانی ئەگەڕێتەوە بە کوردستان کە ئەگەڕێتەوە ئیتر ئەوە بێتە سەرەتا و دەستپێکی هەڵایسانی شۆڕشی ئەیلول. سەبارەت بە بارودۆخی هەڵگیرسانی شۆڕشی ئەیلول محسین زەیی چی ئەڵێت؟ چی لەو ڕۆژگارەیە لە یاد ماوە؟ شۆڕشی ئەیلول هەڵبەتە یەکی لە ئەسبابی ئەوە بوو کە عەبدولکەریم قاسم ئەو سیاسەتی گرت بەرامبەر بە کورد، سیاسەتی نادۆستانە و زیاتر ئەوانەی عەسکەریش هانیان لەدا بۆ ئەوەی کە دژی ملەتی کورد شێ بکە، بۆ ئەوەی کە زیاتر دووری بێخنەوە لە ملەت. هەندێک سەر عەشیرەتەکان ئەمەیان ئیستیغلال کرد پەیوەندی نێوان پارتی و نێوان مەلا مستەفا و لەگەڵ عەبدولکەریم قاسمە ئیستیغلالیان کرد بۆ وەرژەندی خۆیان، بۆ کە قانونی ئیسلاحی جەراحی تەطبیق نەکرێت ناوچەندەوە. لەبەرەوە عەشایر دەستی پێکرد وردە وردە لەشکر کۆبکەنەوە ناوچەکانی کوردستان دەست بەسەرداگرن. بەڵام هینێ لەشکری عەشایر چونکە لەسەر ساسێکی ئیمانێکی مەبدەیی نەبوو، چونکە ئیمانیان بە قەزیەک نەبوو، لە یەکەمین هێرشی حکوومەت بڵاویان لێکرد و چۆریان کرد. تەنها ئەو کەسانێک کە حیزبوو بوون مانەوە و ئەو کەسانێک کە لای بارزانی بوون ئەوانە مانەوە. دەوترێت هەر لە سەرەتاوە مەلا مستەفای بارزانی لەگەڵ هەڵگیرسانی شۆڕشی ئەیلول نەبووە. هۆکاری ئەو باوەڕێی بارزانی بۆچی ئەگەڕێتەوە لەو کاتەیە؟ ئایا پێی وا بووە بارودۆخ گونجاو نییە لەو ڕۆژگارەیە؟ پەیوەست بە چیەوە بۆ ئەو بڕیاری؟ من ناڵێم لەگەڵ شۆڕش نەبووە، بەڵام لەگەر کاتی هەڵگیرسانی شۆڕش نەبووە. تەکەی بە گونجاو نەزانیوە، وای زانیوە کە زووە هێشتا ملەتی ئێمە خۆی حازر نەکردووە، خۆی ئامادە نەکردووە، خۆی پڕچەک نەکردووە کە بتوانانی مقاومەتی لەشکری عێراق بکە. لەبەرەوە تەنها خلافەکە لەسەر وعدە موعیدی هەڵگیرسانی شۆڕش بووە. کە ئەو ڕازی نەبوو دواتر چۆن هەندێک لە برادەرانی پارتی مەکتەبی سیاسی هەندێکیان دانویست کە ئەو کاتە چاوم پێکرد و هەندی لەشکر هەیە و هەندی خەڵکەیە چەکدار و هەندی عەشایر لەگەڵ ئیتر وایانزانی کە ملەتی کورد هەموو هەڵەسێتەوە بە یەکجار. ئەوان حەجیان کرد کە دەست پێ بکەن بە شۆڕش هەڵگیرسان. بارزانی ئەوەی نەدید، بارزانی دەیزانی واقعەکە چییە، دەیزانی هێشتا ملەت بە تەواوەتی حازر نەبووە، بە تەواوەتی خۆمان ئامادە نەکردووە بۆ شۆڕش. ئەیگو کاتەکە گونجاو نییە جارێ. ئەی دواتر ئەوانەی کە بڕیارەکان حاسم کرد و شۆڕشەکە بەرپابوو کێ بوون؟ یەکی لەوانەیە کە دەیویست زۆر بەڕێز مام جەلال بوو. خۆی گوتی کە چوو بۆ لای سەرۆک بارزانی کە داوای لێ بکە. یەکی لەوانە بوو کە چووە بۆ لای سەرۆک بارزانی بۆ ئەوەی کە داوای لێ بکە شۆڕشە بچێن. ئەوانی تر وابزانم خوارێ خۆش هودای مەحمەد ئەوانە دژیەوە بوونەکە ئەو کاتە هەڵبژێ.
بەڵام من لەبیرم نەماوە چێ دژ بووە دژی کاتەکە بۆ چێ لەگەڵی بوو. دەوترێت یەکەمین پریشکی شۆڕشی ئەیلول ئەو هێزە چەکدارە بوو کە لە دەربەنی بازیان ڕوبەڕووی سوپای عراقی بوویەوە. ئەم قسەیە چەند ڕاستە؟ زۆربەی زۆری هێزی عەشایر بوو لەبەرەوە کە سوپای عێراقی هێرشی یەکەمینە هەموو بڵاویان لێکرد. ئەکرێ ئەبڵێن ئەمە سەرەتایی شۆڕشی ئەیلول بوو، ئەمە دەستپێکی لە 6 ئەیلول ئینکرا وەکو مانگرتنێ بوو ڕێگاکان گرت و ڕێگای هەولێر و کەرک و ڕێگای هەولێر و مووسڵ ڕێگای سلێمانی و کەرک و کۆوانە ڕێکان گیرا بوو و هەندی عەشایش لە دۆرەی خەلەکانەوەوانە کۆبوونەوە. لەم وایە پارێزگاری سلێمانی عەبدولهادی ساڵح بوو ئەو کاتە ناوی ئەو چۆن ناویان و قسەی لەگەڵکردن بەڵام بڵاویان لێ نەکرد تا هینات تا سوپای عێراق لێدا تر بەجارێ یەکەم ڕۆژ بڵاویان لێ کردووەوانە. بەڵام ئەو ڕۆژ کە سوپای عێراق هێرشی هێنا ئەو ڕۆژ بووە ڕۆژی هەڵگیرسانی شۆڕش 11 ئەیلولی 1960. ئەلەن پارتی نوێنەری خۆی ناردۆ بۆ لای ئەو هێزە چەکداری دەربەنی بازیان کە بەردەوام بن و بڵاوی لێ نەکەن. دەوترێت مەلا ناسیح ئەچێتە لای ئەم هێزە و لەلایەن پارتیەوە نێرێ. ئەم قسەیە چەند ڕاستە؟ من ناگادار نیمنەوە. ینی پارتی هیچ پەیوەندیەکی بەو هێزەی دەربەنی بازیانەوە نەکردووە؟ بێ کردی بێت ناگادار نیم. لەم بارودۆخەیە و پاش ماوەیەک لە مانگی 6 1963 ئیدی ئێوە بە یەکجاری بڕیارێن و ئەچنە شاخ کە ئەو کات گەنجێکی تەمەن 32 ساڵە بن. تۆ خاوەنی کۆمپانیای فرۆشتنی سیارە بوویت، خاوەن مڵکێکی خانەوادەیەک بوون کە مڵکێکی زۆرتان هەبووە. چی وای لێکردی لەو تەمەنی گەنجێتیە و لەناو ئەو ڕەفاهێت و نازوونی ئەمە تا ڕووکەیتە شاخ و بەشداری شۆڕش بکەیت؟ وەسعی کورد بە سوڵەتی گشتی دوای هاتنی باشیەکان زەر حکوم زۆر لەوە خراتر بوو کە لە زمانی عەبدولکەریم قاسم تر بەڕاستی تەحموڵ نەدەکات تۆ لە نێو جاشان ببینێتەوە و چاوت بە کارە ساتانە بکەوی کە خەڵکی وێگوناحیان دەگرت و لەبەرەوە من بڕیارمدا وازە هەموو شتێ بینم بچم بۆ ناو شۆڕ بەژار بم لە ئەوەی کە بتوانم بیکەم بۆ لە خزمەتی ملەتەکەم. لەوێ چۆن بوویتە دۆستی نزیکی مەلا مستەفا و چۆن بوویتە جێی متمانەی ئەو؟ من ئەوەل جار چوومە کۆیە لە هەولێرەوە ڕۆیشتم چووم بۆ کۆیە دەبێت کۆیەکان هەموو ناسم و وازی چەند خزمەتیشمان هەیە لەگەڵیان کە شەڕ دەستی پێ کرد خوارێ خۆش بۆ عومەر دەبابە لەوێ بوو مایەوە منیش لەگەڵ ئەو بوون تر دوایەوەیکە کۆی گیرا ئێمە بارەکەی بارەکەی لەشکرۆەکەمان بردە شوێنێکی نزیک کۆیە ناو شاخ تر تا مانگی حەوت لەگەڵ ئەو ماوەم بەیەکەوە چوین بۆ بێتواتە تر ئەو وابزانم نامەی هات بۆ هات لە مەکتەبی سیاسیەوە کە بێ سەفەر بکاتن و یەک جیا بووینەوە من ڕۆیشم بۆ سەفین پاشەی سەفین مامۆن نزیکەی 2 مانگووە بێ ئیش بووم ناقەت بێکار بووم لەوە لە پاشان کە سوپای عێراق لە ڕانیا کشایەوە ڕێکا کە چۆڵ بوو ئێمە چوین بۆ ڕانیا و قەڵاتزە دوای ماوەیەک ئیتر مەکتەبی سیاسی بەتایبەتی ماوە وەختە مامۆستا عەلی عەبدوڵڵا خوا لێ خۆش بوون و شایست بوون محەکیم وشت دامەزرا بوو بروسکیان نرد بۆ هێن لێپرساوی ئەوێ قەڵاتزەیە کە چۆن ئیش نەدراوە بە من تر من دامەزرام بە حاکم لە قەڵاتزە مانگی 9 بوو نهاتی مانگی
بەڵام قەڵاتزە لەوەی منطقەی ناوچەی شەعشایر بوو زۆر یاساکاری نەدەکرد لەوێندرێ ماوەیەکی کوردەوە مامەوە لە پاشان دروستکەم بۆ هات کە من نەقل بووم بۆ ماوەت بۆ دادگای بەرزی شۆڕش دامەزراوە بووم بەندام لە دادگای بەرزی شۆڕش کە ئەو وەختە خوارێ خۆش و عومەرە سوور عومەر حەبیب کە پێیان دەڵێ عومەرە سوور حاکم بوو ئەو سەرۆکی دادگایە بوو منیش چووم بۆیە دادگای بەرزی شۆڕشمان دامەزراوی نزیکیت لە بەلا مستەفاوە تا ئەو وەختە من هاوچێ چکە ناوچەیە بوو ئێمە لە ناوچەیەشتر بووین مەلا مستەفا بە شخصی منی نەدەناسی تەنها یەک دوو جار لە بەغدا دیبووم بەڵام کاک ئەحمەدی ئیبراهیمی باش دەناسی پەیوەندیان زۆر چاک بوو ئیتر تا هین مفاوەزاتی 64 من چاوم بە بارزانانی نەکەوتەوە 64 کە هین بۆ مفاوەزات بوو هاتمەوە قەڵاتجە وڕانیا وتر لەوێ چاوم پێکرد لە دوای من کە چوومە ناوشۆڕ قەت هەستم بۆ کرد کە جۆرێ دووبەرەشی و ناکۆچی هەیە لە نێوان مەکتەبی سیاسی و نێوان ڕاستی من زۆر دڵگیر بووم لەوە زۆرم پێ ناخۆش بوو چونکە بەڕای من وا بوو کە ئەگەر کورد هەموو یەک نەبێ شۆڕش هەموو یەک نەبێ ناتوانن بەرامبەر دژمن ڕازن وەکو مەسەلەی کوردی هەیە دەڵێ گوریز ناگا بە یەکلایی چۆن نەگاتن بە دوولای ئەوم پێ ناخۆش بوو لەبەرەوە هەوڵم دا کە خۆم بێلایەن وەسێنم کە مفاوەزاتی لەگەڵ عەبدولسەلامم ساڵی 64 دەستی پێکرد کە دووبەرەشیەکە دەستی پێکرد ئینشقاق دەستی پێکرد من ئەو وەختە لە بەغدا بووم چوومە هەولێر و چوومە بەغدا پاش ئەوەی کە برادرانی مەکتەبی سیاسی ڕۆیشتن چوونە ئێران و مؤتەمەری 6 کرا لە مؤتەمەری 6 داوایان کردە لە من کە بەشدار لە مؤتەمەر و خۆم هەڵبژێرم من پێم باش نەبوو کە لایەک بگرم لەبەرەوەی کە دژی ناکۆچیەکە بووم دژی ئینشقاقەکە بوو کەواتە تۆ بێلایەن بووی لەو کاتێک کە باڵی مەکتەبی سیاسی لە سەرکرداتی پارتی جابنۆ ئەو کاتە کارکتەرێکی سیاسی بێلایەن ممکنە تۆزێ حەفم بەلای مەکتەبی سیاسی بەرادرن چکە برادری شخصی بوون لە کۆنەوە ناسین زۆر باشە پشوویە گۆرەگرین و دواتر ئەچینەوە سەر ئۆتۆرێ بەڕێزان پشوویەک و دواتر ئەگەڕێنەوە وڵاتان